وەرزی بەهارە و وەرزی گیا بەهارەکانە بێگومان لە زۆربەی ماڵەکاندا بە شێوازێکی کوردەواریانەی خۆش ئامادەکرێ. ئێمەش ئەزانین ینی جۆری جیاوازی هەیە و لە بازاڕەکانیشدا بە چەندین شێوازی جیاواز ئەهێنرێ و زۆرێک لە کڕیاران ئەیکڕن و ئامادەیەکەن بۆ پێی کە هەموو شتێک لە وەرزی خۆیان خۆشە. ئێمە کنگرمان هەیە، کاردومان هەیە، لوشەمان هەیە و گەڵامێومان هەیە و هەروە چوالە و ڕێواس و هەرێکێکشان تام و تایبەتمەندی خۆی هەیە. زۆر جارە کرێ بە خۆراک، زۆر جار وەکو تانزمیوە ئەخورێ. یان باس لەم تایبەتمەندی گیابەهارەکان لە ڕووی ئامادەکاریەوە باسەکەین بۆی کە خانمێک کابانێک چۆن ئامادەیەکە و شێوازە جیاوازانە چین ئێمە وەکو کۆن ئێستا ئامادەیەکەینەوەیان بە شێوازی جیاواز و بچ شێوازێک زیاتر بیستمانە تامی خۆشتراوە چۆن ئەتوانین ئەم گیابەهاریانە هەڵگرین. بێگومانەمانە هەمووی کۆمەڵک پرسیارن لە کابانێکێکین کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانە و کۆمەڵک خواردنی خۆشی بێنین کە خۆی ئامادەی کردو بم گیابەهاریانە. جا ئەچینە لای خاتو عایشە بەهادین کە شێفەوە لە ستۆدیۆ لەگەڵماندا و کۆمەڵێک خواردنی تایبەت بە وەرزی بەهاری هێناوە و باز لە گیابەهاریەکانیش ئەکەین بزانین شازی ئامادەکەن. بێگومان ئەگەر شێف نەبی هۆنیان نازانی چۆن ئامادەکە یان نازانی چ گیایەک لەگەڵ گیایەکی دیکە بەکار بهێنیت لە جگەڵ چ خواردنێکا بەکاری بهێنیت و بیخۆیت. خاتو عایشە بەخێر خۆشیتان لێ یەکەم سەرکەوتو بێ. هەر هاتی بم بەیانە دانیشتم یافراخ و شتی خۆشم بۆەوە کردووەدا دەست خۆش بێ عەزیز پێشاوە چاوەمانجەکە لەگەڵ گیابەهارەکان نابێنی چۆن؟ وەڵام من بەینێکی باشم هەیە لەبەرەوەی پیاوەکەم زوو ئەڕوا بۆ شاخە و سەردانی ویەکە حەزم لە چی بێ بۆ مێنێتەوە کاتە خۆتان ئەچن ئەیهێنن. باڵێ ئەرەوەڵا باشە چ لە وەرزی بەهاردا و کۆزانین کۆمەڵی گیا هەیە چ گیایەک زیاتر لە لای خۆمان بەکاردێنێت بەتابەت لە لای سلێمانی خۆی ئێستا بەعام بڕۆ ناو بازار هەر یعنی هەر بۆن و بەرامێکی عەجایب بڵاوەتەوە لەو بازار هەر حەزەکەی نەیتەوە بە تایبەتی خوارەوە. هەمووی ئەوە تا ژندانیشتون بۆ خوان شتی کوردەواریان هێناوە ئەم گژ و جیاوشتانەی فرۆشن یعنی بڕوا بکە یەک بۆن و بەرامێکی عەجایبی هەر بەوە دڵەداکرێتەوە. سپاس بۆ خواشکر یعنی بەردەوامە بەرەو ئەوە ڕێنشکر لە ناو ناچێ. ناوەکانیان چیە ئەگەر پێمان بڵێ ناوی گیابەهارەکانی هەن؟ بەڵێ وەڵای ئێمە گژ و گیامان زۆرە. ئێستا بۆ نمونە کاشمەمان هەیە، کاشمە لە لای پێنجوێنە ڕێ کاشمە جیایەکی زۆر دەرمانە لە لای ئێمە لێرە ناڕوێ لەم کوێستانانەی خۆمان بەس لە لای پێنجوێنە ڕوێ لای شوێنەکە چاش بە زۆری لەو شوێنانە ڕوێ جیا کاشمە جیایەکی زۆر زۆر خۆشە بە ڕۆنەکە و شیرێژەوە سوورەکرێتەوانێ زۆر تام و چێژێکی تایبەتی هەیە بۆنێکی عەجایبی هەیە ئەنجا ئەترەوە هەر بۆ خۆشی دەرمانێکی تایبەتە. ئەمە ئەو ئەنجا باڕێزەمان هەیە باڕێزە ئەم جیایەکە شێوەی لە تاڕێتیزەی خۆمانەچێ ئەوە بۆ شاخەوە ئەڕوێ لەو بن بەردووشتانە ئەوەش بڕوا بکە هەر زۆر یعنی هەر حیکمەتیشە دەرمانێکی زۆر عەجایبە. ئەم پارێزەیە چۆن بەڵێ هەر وەکو سەوزە بەکاردێ. ئەم ترشۆکەیە ئێمە سێ نوع ترشۆکەمان هەیە. ترشۆکەیەکمان هەیە لە ناو ئاوایە ئەوە تاڵە. ترشۆکەیەکی ترمان هەیە لەگەڵ گژ و جیا سووریەکەیتەوە. ئەم ترشۆکەیش لە ناوچە شاخاویەکانە ئاڕوێ لە بن بەردەکانە ترشە ڕێگەڵی لیمۆدۆزیە. بەڵێ خەڵک چۆن جای بکاتەوە ئەم ترشۆکانە؟ وڵای تەقانەوانێک کە ئێمە بۆ خۆمان لە لادەی ئێستا بۆ نمونە ئێمە تەبعاً دایکمان پێکتوین ئەوان دایکیان پێکتونی تر ئاوا ئێمە بێ هەوڵ بین بە مناڵەکانمانی بناسێنین وەنیە بیناسێنین بۆ نمونە بۆی ئەمانە ون نەبن بۆی ون نەبن ئەم گیانە خەڵق بزانێ یعنی چین بۆ چین بزانێ ئێمە بێ ئاوا بە خەڵقی بناسێنین. من چاوی یام و لایەک ماجەکەم زۆربەی کەس خۆ ئەزانێ بەس هێندێک کەسیشەیە هەر ئەسڵەن ئێستا فەقیرە نازانێ ئەمە چی و بۆچی بەکار ئەنجا بەڵێ چیتری تایە ئەگەر ئەنجا هینمان هەیە لوشەمان هەیە. لوشە بە دووسێن و ئەلێندرێ هەیە بە گەنمە قوتاولێنێ هەیە بە برنجی خەر ئەیکەن بە دۆکوڵی و ئەوەش ئیتر گەنمەکەی بۆ سەرەخەی شت گەنمەکە ئاکوڵێ ئەنجا دۆکەی بۆ حازرەکەیت و تێیەکەی ئەبێ دەستی لێبەر نەی بۆی نەبزڕکێ ئەنجا دوای ئەو جالوشەی تێیەکەی ئەوەش یەک بۆن و تامی عەجایبی هەیە تام و چێژی خۆی هەیە بڕوا بکە وای ئەم شتانە بخوانی مەگەر بڵێم چی هەر خۆی قەدەری خواگەیەکی باشێت. خۆتە منتیقەی لای کوێن؟ من خەڵقی شارۆچکەی کەناربێن بەز هاوسەریشم پێنجێن لەوێ ئەو گیابەهاریانە چۆنە حەزم کرد باس لەوە بکەی ئەزانی چی منتیقە بۆ منتیقە هەیە ئێستا لای ئێمە کنر کەمە کەم بەس گیان و شەوشتی زۆر لێ بەڵێ
منطقة بو منطقة يقوري والله لا يا متى أيوار برو بشيدو تشكنرنا يعني نيتي كمية بس ناوچه پێنجەنوانیە بله ناوچه بازیان و گرمیان و ئەمانە هەمووی ماشەڵڵا ئەوە زۆر ئاڕوێ باباسی کنر بکەین کنر لە ئێستا خەڵک زۆر بەکاری ئەهێنێت و زۆر ئەیکڕێت چەند جۆر ئەتوانی چێشتی پێ لێ بنی کنر بە چەند شێواز کنر جارێکە ئەمە هەر خۆی سەیری منکە هەر ئەتوانی لەو شاخە هەر بە ناسکینە بەخوا سەد جار خۆم ئاوی کەرەنانی گەرمە و کروسکە کنگر زۆر خۆشە ئەوانەی کە تا لە بەگژ و جیاوشتی جێی بن ئەنجا ئەم کنرە ئەکرێ زەردیەکەیت هەر ئاوەکەشی دەرمان بەرداخێ لە ئاوەکەی بخۆرەوە یعنی دەرمانێکی زۆر عەجایبە ئەنجا دوایی بەزەرکراوی ئیوای خوا هەیە ورد ئەیجنێ ڕۆن و پیازێکی بۆ ئەکات و سووری ئەکاتەوە ئەنجا ئەیکەن بەم کنر ماسیە ئەم کنر ماسیە منە کوژێ زۆر عەجایبە ئەڵە بە ماستەوە تاقی بکەرەوە بە ماستەوە جا ئەو سوورکردنەوەی کاڵی ڕۆن و پیازی بۆ بکەیت و هێلکەشی تێ بکەیت زۆر خۆشە وڵا زۆر کەسێ هەیە بکەیت تێکا بەس هەشە حەزی لێنێ ئەڵێ بۆن ساردی لێدێ شێوازی هێلکەکەش کە تێ بکەی ئەبێ بزانی زۆر سوورە کردوتەوە بەچی سوورە کردوتەوە وڵا بەڕۆ شێوازەوە ئەکات بەڵێ تەبانە بە هێلکەی تیاابێ ئەنجا ئەم کنیر ماسێش بە دوو شێواز ئەیکەن ئەمە شێوازی خۆمانە شار باژێر شێوازی باڵێ ئێستا پێداڵم شێوازی گەرمیان ئەوان بەس هێلکە بەس بە هێلکە یەک قابێلکە ئەشڵەقێن و بە هێلکە سووریەکەنەوە یعنی ئاردوشتی تێ ناکەن بەس لای ئێمە ئاها تۆزە ئاردی تیەکەی لەبەرەوەی هەم بۆ نمونە قڵوشتە بەردەم ناکەوێت ئەیە خۆشتریشە ئاوە بە ماستەوە زۆر ئامادەکردنی بەڵێ بۆ وڵای تەبانە هەموو شتێک ئازێتی بەشی خۆی هەیە تۆ ئەمە ئێستا کنیرەکەت بۆ دواتر سوورت کردوەوە کنگرەکە زەردەکەی جوانجان ئاوا ئەنگوشیت و هێلکە و ئاردوشتەکەی بۆ ئازرەکەیت و ئەبێ ئاگرەکەشی زۆر بەقەوەت نەبێ لەبەرەوەی هەڵە بڕۆکەی باشانێ کەس هەیە دایمەن گیا بەهارەکان بە بخار و ئەوانە ئەکڵێن ئەمە بەڕای تۆ باش بۆ نمونە چ زۆرە جیان ئاین بۆ نە کنگر هەر کوڵانەکەی شتی وا هەر نییە کنر خۆ ئەوە نەی ناوێ کاکە زۆر پیریش بێ ئەو پەڕیدا دەقە کوڵاندنی کاتەوە باشتر هەر خۆی بڵێ خۆی هەر نییە من تەنانە گۆشتی شەر حەز ناکەم بکەیتە بخار لەبەرەوەی تۆ بە هێواشی بخەرە سەر غازێک ئاگرێکی هێواش تام و چێژێکی تایبەتی هەیە بەڵێ وڵای ترجا چێمەهاریمان زۆرە جا باسی شتێکی ترتان بۆ بکەم ئێمە کوڕەدایەمان هەیە کوڕەدایە وەکو شێوەی کەوەری خۆمان ئەم کەوەری کە لە بازار ئێمە ئەیکڕین سەوزە ئەوەشمان هەیە ئەوەش زۆر خۆشە ئەنجا جیاپیچکانمان هەیە عیب نەبێ ئەوەش خەڵقە هێنێتەوەی کا بەکەلانە ئەوە تۆزێ بۆنی وەکو شێوازی بەڵێ شێوازی بۆ نوشتەکەی ڕێک وەک نزیکە لە سیرەوە سیر بەس لە کاتی زۆر تیژە لە پیاس بەس ئەوە دەرمانە ئەویش زۆر دەرمانە ئیتر ئێمە جیای بەهاریمان زۆرە بڕوا بکە ئەگەر یعنی ئێمە برە بۆوانە بین زەلام زۆر نەخۆش ناکەوێت باش عایشە خان تو خۆت ئێستا لاچە خێزاندار بن مناڵەکانتان ئەی خۆن دائیمەن ئێستا زۆربەی کێشی لەگەڵەوە مناڵ نایخوا ئەڵێ ئێمە حەزمان لەم شتانە ئەو مناڵانم ئەو دۆکڵی بەڵێ ئەوە بۆیان لێنم هەموو ڕۆژەی خۆن فێرم کردون بەڵێ فێرم کردوون تۆ کەوێتەوە سەر ئەو دایکە تۆ تەبەن بە مناڵی چی بێ بە مناڵەکە دوانە فێرە بێ لەگەڵی ڕادێ کاتە ماڵە هەمی حەزی لێت ئێمە ئاڕوەڵڵا هەمومان حەزمان لێتی ئێمە ئەگەر بڵێم فول لادی ئاڕوەڵڵا باشە با لەسەر ڕێواز و چوارە پرسیار بکەم هەنێک کەس هەیە خۆشیان ئەکات بە سرکە شێوازی خۆشکردنی ئەم دوانە چۆنە ئایا تۆ تاس خۆ تاقیب کردوێتەوە خۆشی بکەیت من چوارم خۆش کردووە بەس زیینە بەس بەڵێ ئەیکەن بەڵێ ئێستا چی ناکری وەڵڵا دنیا ئەوە نەپێشکەوتووە بڕوا ئاکەی من پار بۆ خۆم گەڵامێ وشتم خۆش کرد بوو دووسەڵی ئەمەم خۆش کرد بوو چۆن خۆش ڕێک بە دەستوری تورکەکان خوێی زبر ئەبێ گەڵامێەوەکەی زۆر بەڵێ بەسێ چوار شێواز هەڵیەگر هەیە کاتە زەرفەها ئەمەی تەنکەکە ئەوەی تر نەلۆنەکان بەڵێ ئاوا لولیەکەن و وەج بە وەجپایکە نەمنجەمیدەوە هەیە ئەی کاتە ناو سەتڵەوە هەیە کاتە دەبەی ساردیەوە سەرەکەیێنێتەوە هەر لەو ناوە فڕیا هیچیشی لێنە هەیە بەڵێ بەو شێوازی تورکی خۆشیەکات کەمێک سرکە خوێی زبر چین ئاوا خوێتی یەکەی بڕواکەی ماڵەزانم دەبێ ئەوە نەخۆش کردوە
ستانان دەریکەرەوە سەفتە بڕواکەی ئەڵێ ئێستا لەو دارت کردوەوە هەموو جۆرە گیاکان هەڵ ئەگیرێ یان ئێمە چی بکەین بۆی گیاکان خراپ نەبێن یان بۆ هەنێک کەسێ هەڵم گەڵامی هەڵەگرم وڵا بەکەڵکی من تێکەچێتە ئەزانی چیە تێک ناچێتەوە بەس ئەوە شێوازی کە ئەو کاتەی تۆ دەریەکەیتەوە لە مجەمیدەکە ئەوە دەورە بینێ ئەنچی ناخراب نابێ ئەو کاتێک کە تۆ لە مجەمیدەکە دەریەکەی بێ ئەو کاتە بزانی چی لەکەیت ئەبێ داینێ بە شوێنەی بیکاتەوە زۆریش نەیکاتەوە بۆ خۆی هانەر ببێتەوە ناپێچرێتەوە تۆزێکی بمێنێ دەستکە بە پێچانەوەی هەموو یەک کاڵەگیرێتەوە یەک کێشەشی نیە و زۆر تاموبۆنێکی خۆشیشی هەیە ئیتر وەکو جایتر ئێمە ساڵان بۆ نمونە تەماتە و شەداڵەگیرە ئێستا خۆ ماشەڵڵا دنیا بۆ بە 4 فەسڵە یعنی تۆ بڕۆچ لە دستان ئەمە کەرەوزە ئەمە تەماتێ هەمووی لەبەر دەستمانە وڵڵی ماشەڵڵا ئەمەنە ناز و نیعمەت زۆرە سپاس بۆ خوای گەورە ساڵان تەماتە و شتیان هەمووی وشکە کردەوە ئێستا دایمە هەیە 4 وەرزەیە پێویست بەوە ناکاتۆ ئێمە کچی مجەمیدەیەکی چکۆلە دەیە هەمووی پڕکەی لەم شتانە چونکە هەمووی هەیە هەمووی بەردەستە سپاس بۆ خوای گەورە ئەمە ناز و نیعمەتی خوای گەورەی ناردوێت من لەسەر مێزەکە چوالە بە 2 جۆرە بینم لە نیاخان جاوا ئەمە بکەینەوە جێی خۆی و ها باسی ئەم چوالەیە بکەین کردوتە ناو یا پراخەوە ئەمەش بە شێوازی سەوزیەکەی جیاوازیان چی ئاسایی ئەگەر بکێتە ناو یا پراخەوە تامێکی چۆن ئەکرێتە ناو یا پراخەوە ئەبێ خۆش وڵای من نەزانێتی من بۆ خۆم چون کاکەم من شێفم و خواردن دروستەکەم گۆڕانکاریەکەم لە خواردنەکانی خۆمە من ئێستا لەوانەیە لە ماڵۆ تێکین من ئەوە گەڵای گوێزم کردوتە بنی ئەوە گەڵای گوێز بەڵێ بۆ بۆن و بەرامەکەی ئەی تۆ گەڵای گوێزێ بۆن نەکردووە چ بۆنێکی ئاجابی ئەوەتە دووسێ دانەژە پێچمەوە وەکو یابراخ بەس بۆ تام و بۆنەکەی بەڵێ من بە پەلەش دروستم کردووە ئەرەوەڵڵا یعنی تام و بۆنێکی ئەجایبی بەڵێ و گەڵای ئەم ساڵیشە گەڵای مێوی حوشەی خۆمانە هی حوشی خۆتان بەڵێ ئەم بەیانێ لێم کردوێتەوە جا عایشەخان بێجگەلەوەی کە ئەم خواردنکردانە دروستەکە زۆربەی شتەکانی فرێشی خۆیەتی یانی هەر زۆر تایبەتیەکە بەڵێ ئەوەڵا ئێستا ئەم شتانەی هێناومە ئی خۆمانە قەت وەسفی خواردنەکانتیان بڵێن خواردنێکی ئەو هەیە زۆر تایبەتە وڵای سپاس بۆ خوای گەورە سپاس بۆ خوای گەورە من لێرەوانێ چاوی هەمویان ماچەکەم ئەوانەی کە بینەری ئێمن لەم کەناڵە جوانەی پەیامەوانێ دەستخۆشیان لێ یەکەم چاویان ماجەکەم ئەوانە بخوان ئەوانەی کە هاتوون بۆ لای من تەبان نەزانم ئەوەی جارێکی شاتبێ هاتۆتەوانە بۆ لاشم باشە لەکوێ کارەکە یانیگە من کەسێک لێرە لە ماڵەوانێ خواردن دروستەکەم بۆ خەڵق من لە فیستیڤاڵەکانە بەشداریەکەم بڵێم کەم پێشەنگا منیتیانیم زۆرم حەز لێیەتی کی هاوکارتەکە لە ماڵەوە وڵا هەمویان سپاسی هاوسەرەکەمەکەم چاوی ماجەکەم ئەو زۆر هاوکارمەکەم پێی جشتێک هەیە زیاتر بە پێی بۆنەکان خەریکی من پێیجم هەبوو دامخست ئێستا چۆن تەڵەبەر بۆ نەبی حەسکە بەڵێ من ڕقم تەلەفۆنم هەیە لەوێ بڵێن لافرتەی خواردنەکان ڕقم تەلەفۆنی لەسەرە تەبانەوەی ئازی لە خواردنەکەم بێ لای مشتە خوار ڕقەمی ئەگرێت و تەلەفۆنم بۆکانە بۆم دروست حەزەکەم لێرە وەگەر ئاسایی بە ڕقەمەکەش بڵێ لە خزمەتتانە ڕقەمەکەم 0 5 15 دەست خۆش بێ لە ش ساژدا ڕەبی جاخات و عایشە با باسێکی پێچانەوەی یاپراخ بکەین گەڵانە بەڵێ تۆ چۆن ئەیکەی هیوا هەیە دووی تێ ئەکا یان ماستی تێ ئەکات یان بابەتی تری تێ ئەەکەن تۆ چۆن ئەیکەن من لێرەوە چاوی هەموو خوشکەکانم ماجەکەم سپاس بۆ خۆی گەورە ئێستا ئەوە نە پێشکەوتوین ئەوە نە پێشکەوتوین ئەگەر شتێکیش نەزانی هەر بنووسە ئەم خواردنە بەڵێ دێتە بەردەمە دروستیکە کەس لەسکی دایکی دەرینێنە هەمومان ئێمەش فێر بوون ئەبێ ئیش بیدزی من دووسێ جاری تریژەم قسەیەم کردووە هەر ئەتوانی پرسیاریش نەکەی ئیشەکە بدزە سەیری 4 دەورێکە بیدزە ئەم یاپراخی گەڵامەوە بەڵێ بەسێ 4 شێوازەکرێ بەس بەڕێهی من دۆ باش نییە لەبەرەوەی کە دۆ لە کاتی کوڵی ناکەفێکەکە وەکو شیرێژی لێدێ ئەبزڕکێ بەڵێ ماستەکە باشترە یا براخی گەڵامێش من حەز ناکەم نە بەهارات هیچ شتێکی تێکەی لەبەرەوەی تامی خۆی بە باسروشتی خۆی بێت شیوی تێکی زۆر تەڕە پیوازێکی جوانی بۆ بجنا لەگەڵ هەنێ ماستێکی خۆش بێ کوردی ماستی مەسلحەنە ئەمانەی ئەم قوت و ئەوەی کە بەنی شاستە ئەکرێت ئەمانە نە ماستی کوردی خۆمان ئیتر شیوی و پیواز ئەنجا یەک پیوازێکی سپی جوانیشی بۆ بقرچێنەوە تێکە دوایش یەک ڕۆنێکی جوانی کوردی بقرچێنەوە من فریانەکەوتم ڕۆنێکی جوان هەچ کەس بەدڵی خۆی هەیە ڕۆنی کوردی حەز لێ بیقرچێنە با جوان بقرچێ کە بەسەر یابراخەکە تاکرد کسکە کسکی لێوێ ئەیتر بەڵێ ئەمێ شێوازەکەی
شێوازی لای خۆمان وایە ئیتر هەیە بە برنجی خڕاسیری ئەگەر حەزل لێ نەبوو هەر برنجەکە بۆ نمونە خڕبێت و هەیە حەز ناکە یاپراغ بڵێ قەیچێکە دوو چنگ برنجی ئەوەشی تێکە برنجی درێژ نا برنجەکەی کاڵە شێرە لە بینی برنجی خڕ و درێژە ئەتوانی هەر بەوە ژۆی پێچی ئەوەش بۆنێکی زۆر زۆر خۆشمانی هەستم زۆربی خۆی بۆ گرتو هەر بە برنجی خڕ لێنێ وڵی من ئێستا وەکو خۆم زیاتر حەزەکەم بەو برنجە کاڵە شێرە بپێچیەوە زۆر زۆر خۆشە لەبەرەوەی برنجیژە یاپراخە حەزەکە بڵبێ ئەڵە حەزەکە وەک شۆر بابێ با پشتیوانی هێڵێ بەدەنگ تۆ ئەبێکە خواردێ بەڵێ تۆزێ برنجەکەی با بەردەمەکەوێت وانە خۆشترە ئەی لوشە چۆن لێ ئەنەی گەر باسێکی لوشەمان بوو لوشە قوربان وتم گەنمەکەی بۆ ئەکوڵێنین گەنمەکە بەڵێ دۆکەش حازرەکەین کە گەنمەکەمان کوڵا زانیمان یعنی کەمێکی ماوە دۆکەی تەکەین نابێ دەستی لێ بەردێ ئەبێ ئاواهی حتا قوڵ بەیە چونکە دەستی لێ بەردێ ئەبزڕکێ ئەبزڕکێ دۆکە ئەبزڕکێ وەکو تەبان شیرێژی لێدێ دوای کە کوڵهات جیاکایێنین تێکەین هەنێ بە جیاکەشەوە کوڵێ و ئیتر هەر زۆر زۆر ئاسانیش لێندرێ سێ چوار شێوازیشی هەیە چاوی دایکە جوانەکانمان ماجەکەین هەیە ئەچن بخوان حەزیان لێ چن گێ برنجی خڕێنن ئەی خەنەبان ئاگر ئەنجە دوایی هەنێ پیوازیان ئەنا بە ئەنواع شێواز لێندرێ حەزیان لێتی ئەوان ئەلویم دۆکوڵی بێ بەڵێ بەس خۆی زیاتر ئەم جیایە زۆر زۆر دەرمانە جیای لوشەش ئەگەر بڵێم سێ نوعیشمانەیە بەس پەلکپانەکە لە هەمان خۆشترە نوعێکی هەیە پەلکپانە ئەشکرێ بە یابراغ تا باسی کاردوومان نەکرد کاردوو هەر بۆ خۆی لێرەوە دەرمانێکە ئەگەر بڵێم هەر یعنینیا هەر بۆ خۆی سەیدەلیەکە چۆن ئامادەیەکەی زیاتر کاردوش بە سێ چوار نەوە ئامادە کاردوو هەیە ڕەشیەکات یعنی ڕەشکردن بە ئەو خۆی وای پێڵن زەردیەکەن ئەویش ئەبێ لی مۆدۆزی تێکەی ترشی باشی تێکەی ئەی کوڵێنی دواتە زەردیەکەی تو دواتر سوورێکی ئەویش ئەبێ بزانی لێنێ ئەنجینە هەموو دەمەدا لە عەلاکە بەس دەرمانش ئەگەر بڵێم دەرمانێکی زۆر زۆر عەجایبە هیوادارم کەس ئەم دەرمانە لە کیس خۆی نەیە بابی خۆن بە ئەگەر بۆ یەک جاریش بێ تاقیکەنەوە کاردوو ئەنجا بەگەنمیش لێندرێ ئەویش بەگەن مەکتاو هەیەس من ئێستا جاری وایە بۆ خۆم لێنێم زەردیەکەم بڵێن نەها پێڵەن ڕەشیەکەی کە ئەوان ئەڵێ ڕەشیەکەی بە شێوازی ئەوەوە ئەڵێن یعنی ترشی لێ ئەشۆی ئەنجا تۆزە دۆشاوی خورمای تێکە هەر زۆر زۆر خۆشە دۆشاوی خورما هەیە شەکرە و دۆشتی بۆ بەکارێنێ هەیە هەر هیچی تێ ناکە بەس بۆی ترش بێ باشە هەز ناکەیانی ئێستا بۆ منە بە پێی ناوچەکان جیاوازی ئامادەکردنیش زۆر زۆرە گۆڕێ ئەنێستا بۆ لە ڕەنگە لە هەر هەموو شتێکە بێتەوە ئەبێ شێوازی خۆی بۆ بەکاربێنی هەوڵیاوە هیچ شوێنی تر تاقیکەیتەوە بەڵێ هی ناوچەکاری تر بەڵێ وەڵاجاچیم تاقی نەکردێتەوە ئێستا ئێمە سەر و پێ لای خۆمانەکەین بە جیپە پێنجوێن زۆر حەزیان لێنە پێنجوێن شل ئەی کوڵێنن ئەنجانیە وەکو گۆشتی حیوان ئێمە چۆن ئەەکەین بە قاور ماڵیەکزێنن ئەوان هەڵیەکزێنن ئەنجا ئەتوانی برنجێکیا بریانێکی بۆ لێنیت و بەنانی نانەوەوە ئەوەش زۆر خۆشە یاپراخی هەولێر بتێوە نەتەوێت لەگەڵ ئێمە جیایە دۆڵمەی کەرکک جیایە لەگەڵ خۆمان بەڵێ هەولێر هەموو شتێکی تێکەن تەنانە ئەگەر بڵم ئەی بنەبێ خەیاریش ئەکەنە ناویەوان وەکو کوولەکە و شت باشە قنگر ئەەکەم بە شلە ئەمە چۆن بەڵێ هەر زۆر زۆر ئاسانە زۆر وردە ئەیجنی کوڕە کنگر ئەکرێ بە شفتەش من خۆم کردومە بە شفتەش هەر وربیجنە چۆن وتم هەر ئەینە تاسو هەمام زەردیەکەی ئێم ئیتر بەشێکی لێ بکە بەشلە باشێکیشی دانە بەیانی بکە بە شفتە ینی هەر بەزت کراوی ئەکرێ بەشلایان بە سەوزی نانا زەردیەکەین چونکە کنگر ڕێگێکی تاڵی تیا ئاوی نەڕژی بەکەڵکی داڕێژین و ئەنجا دوای ئەەکەین بەشلە بەڵێ کوڕشتی خۆشمانێ ئێمە شتەکانمان وا وەڵی من حەز ناکەم یەکشتمان لە ناو مەسەڵات و خوکابانی ینی خەڵکی گوند ماجەکەم ینی خواردنەکەشیمان خوارد زۆر تایبەت بوو تا پێ دوای تا ئێستا کابانی نوێ ها ئەم خانمانانی کە هەن توانیم یانە دەست و پەنجیان لەگەڵ خواردنە کوردەوارەکانەوە لەگەڵ گیا بەهارەکانە نەرمکەن چۆن خواردنی خۆش پێ ئامادە بکەن چاویان ماجەکەم ناڵم ئەکەوێتەوە سەر ئایلەکە بەڵێ ئێستا من چاوی هەموو چاوی کچە جوانەکانم ماجەکەم دانێرۆ لێم عاجز نەبن ببن بە چاویان ماجەکەم من ئەڵێم هیچ شتێک مەحاڵ نییە ئەتوانین هەموو شتێ بکەین ئەتوانین هەموو شتێک دروستکەین ئەتوانین چیمان بێ دروستیکەین
پێداڵم ئەکەوێتەوە سەر خۆمان یعنی ئەکەوێتەوە سەر دایکەکان زۆرشتی خۆش ئێستا من دروست کچێکم دەکات. هەیە شووی کردووە سپاس بۆ خوای گەورە وەکو من ئەم شتانە هەموو ێزانم و گەنجیشە ینی یەک مناڵیشی هەیە بەڵێ طبعا چونکە بۆ خۆی حەزی لێتی ئیشتیای لەوەیە بیخوات هەیە ئێستاڵەوەی کەنگرماسی ناخۆم چقڵەت ئەوە براکەم وڵێ ئەم دڕکوداڵە بەس ئێوە ئەیخۆن بۆ نمونەوەنیە ئیتر هەمووی ینی لە هەندێ ماڵە هەیەوەنیە بەس من قەت ئیلاقەم نییە من مناڵەکەم نایخواقم چییە بۆ خۆم حەزم لە چی بۆ ئەی خۆم یەک کێشەم نییە قەت خۆم من چاویان ماجەکەمی دایکەکان حەزیان لە چێ با دروستیکەن قەیچێکان مناڵەت نایخوا لەناو هەمیانە لەوانێدا نێک نەیخوا بەس مناڵم تووە خوا خۆتان بێبەش مەکەن لەم نازوو نیعمەتانەی کە خوای گەورە بۆ ئێمەی ناردووە هەمووی حیکمەتی خۆی هەیە بڕوا بکە هەموو چڵێ جیایەک هەمووی نییە دەرمانێکە بۆ خۆی بەس ئێمە ئابێ قەدریان بزانین تاوان لەو خوشک و برایانەژەکەم کە ڕۆن بۆم شاخ و دەشت و دەرە بابە ڕێگەوە جیاشتەکان هەڵ نەکەنن لەبن بۆی بمێنێ با نەفەوتێ بەڵێ چاویان ماجە نعمەتێکی خۆڕستی خوایە کە هەموو ساڵێک ینی ئاها دەشت دەوری پێسەوە بەڕاستی گرنگە پارێزگاری لێ بکەین وکو گرنگ هەمومان پارێزگاری لێ بکەین و گرنگیشە چاوی هەرەمیان ماجەکەم ئێمە لەم ڕۆوانێ هەمومانە ڕۆین بۆ سەیران و دەشت و دەر چاویان ماجەکەم بڕوا بکە من ڕۆشتم بۆ چەمی کەناروێ ئەم چەمە لای خۆمانە بۆ ناڵە من باسی شارۆچکەکەی خۆم بکەم یعنی ئەمە کە بڵێم ببێ بە شتێک چاویان ماجەکەم بەس بڕواکە یعنی نیە خەریب و تێر بگرین یعنی بڕوا بکە گریانمە هات شوێنێکی ئاواهی خۆش ئەم سروشتە جوانە خوای گەورە بۆی نردوین بڕوا بکە لەم خاریجە من خزم و کەس و کارم لەوێ ئەڵێ یعنی بۆ شوێنێکی ئاوا ئێمە نییە یعنی بڕوا بکە نییە بەهارەکانیان بە پۆستا بوو چاویان ماجەکەم من چاوی هەموو لایەک ماجەکەم داوایان لێ یەکەم ئەوەی کە ئەڕواتە دەرەوانێ خوا باش شوێنەکەی خۆی هەر هیچی پێ ناچێ بە 2 دقە بە 2 دقە بابی کاتە ئالاگەیەکی خۆڵەوە بێنەوە لە بەردەمی ماڵی خۆتان داینێ ساری خۆڵەکەی بە ئەگەر هیچ نەما بێ مەکات جاوەڵام پرسیارێکی من لە خزمەت سەلامەتی خاتو عایشە لەسەر هەڵگرتنی پاقلە کە بکەیتە مجەمیدەوە بە کوڵاوی بیکرێتە مجەمیدەوە باشتریان ئەوەی کە بە سەوزی نەوەڵا یەک قوڵپێکی با پێ بێت زۆریش نەکڵێ یەک قوڵپێک ئەوانەی کە هەڵیەگرن و ئەوە با یەک قوڵپێکی پێبن بەڵێ یەک ئەتوانن یەک دەنکێک لیمۆدۆزیشی تێکە ئەمێنێتەوە باشتر لیمۆدۆزی خۆی عادەتەن هەموو شتێک ئاهاتۆزێ پندری ئەکاتەوە یعنی چۆن بەڵێ تون یعنی وای لێ کات شتەکە ئەمێنێتەوە ئەتوانێت قەیچێکە سەرێک سرکە حەزی لە لیمۆدۆزی ئەو لیمۆی تێ بکە ئەتوانێ بەڵێ کەم نەک زۆریش تریش بێ بەڵێ ئەرۆڵا ئەنجە پاقلەش هەیە خۆستانانیش پاقلەی دەنەکەیە لە بازاڕ ئەیفرۆشن لە ئێرانەوە دێ ئەتوانن ئەوەش بەکاربێن چکە پاقلە زۆر نامێنێت تۆ پاقلە هەر خۆی تۆ کە زەردی ئەەکەی 2-3 دقە ئەلە یاداینێت تۆزە ڕەژە بێتەوە ئەنجە چاوی خوشکەکانم ماجەکەم بابەرە بەم گژوجیانە ئەم کچە جوانانەشمان با بخواان فێر بن بڕوا بکە خۆ ئێمە ئەچین بۆ فیستیڤالەکان چاویان ماجەکەم ئەو هەموو کچە گەنجوشتە دێن بۆ لامان بۆ کنرماسیار بڕواکەی لە ڕاپەڕینەوە خەڵقاتەوە بۆ لای من حەزیان لێنانە سپاس بۆخوا گەنجەکانیشمان حەزیان لە شتی کوردەواریە بڕوا بکە دێن ئەگەڕێن ئاخۆچی کوردەواری لێ ناناواژ نییە سپاس بۆخوا بابەتی کوردەواریش تەمەنی کورتە هەر ماوەیەکە چوالە منە کوژێ بە خۆی 3-4 ڕۆژی ئەمرە بەزانی چی ناخۆشە من دوێنێ چاکمە کرد کنگر بەماسیەکە ها دەستم وێران بوو بێ ئەبێ زۆر وریانی دەستکێش بەکاربێنی ئەمەش ئاسانکاری چونکە دڕکەکەی زۆر جارە دەستکێشەکە شەڵڕێنە دەستی خۆش دەستکێشەکەیە کە براکانمان هاکە لە دەستیەکان بۆ کرێکاری شت ژێرەکەی لاسی کە ئەو بەکاربێن ئەو ڕاستکرێتی باشە بەڵدارانی شاڵە بۆی خوشکەکانمان دەست خۆش چاویان ماجەکەم سپاس بۆ ئەوانە کە بینەری ئێمە بوون چاوی هەموو لایەک ماجەکەم هیوادارم ئەممانە با لە ناو نەچن با برێوێکیان پێ بدەین ئیشاءالله بە هیوای دیدارێکی تر چاوی هەموو لایەک ماجەکەم بەخۆشیش لە ئێوەکەم چاوتان سەرکەوتوو بن بەڕاستی بەڕاستی بەرنامەیەکی تایبەتە و چاوتان ماجەکەم دەست سەلامەت یا ڕەبی